یەکەم تیزەری فەرمی وەرزی پێنجەم و کۆتایی زنجیرەی سترێنجەر ثینگز بڵاو کرایەوە کە هەمووی دیمەنی وەرزی پێنجەمە. فەرمون با پێکەوە بینەری بین و ڤیدیۆیەکی ڕیاکشنی بۆ دروستکە. دوای 3 ساڵ چاوەڕوانی ئێستا پێکەوە با بینەری یەکەم تیزەری فەرمی وەرزی پێنجەم بین و ئەوە پلەیم کرد. بزانین چییە؟ کە یەکەم دیمەنی یەکسەر لە ستیڤۆ دەستی پێکرد. خەریکی شتێکی وەکو ڕادیۆوانەیە. لۆگۆی نێتفلیکسمان هەیە. پاسکیل وەکو جاران کۆبوونەوەی جەماعەت 4 3 2 چێم یەک بیسەر کاستەکە زۆر گەورە بوون. مانگی 11 بە 3 جار بڵاو بکرێتەوە. بەشی چەند ئیپسۆدی یەکەم لە مانگی 11 سەرگۆڕی ئێدی ماسنە. کوالیتیەکەن هەر ئەمە کوالیتی فیلمێکی سینەماییە نەک زنجیرە هەر بەجدی ئەو بە ئینگلیزی ئەڵێ گوز بەم سڕێک کۆتا باش بەڵێ ئەوە چیەوە ئەپساید داون بوو یان ئەپساید داونیەتە زەوی باشە ئەڵە کۆتا باش دەستێکە چێوە دێمە گۆرگنی تازەیە. زۆر شاز دیارە زۆر زۆر ئادەی گەڕانەی بێکنامانشانە بێک نایە شانمان بە بزانین هاتنەناوێکی چۆنە بێک ناتەوە بە خۆتر لە جاران وەرزی پێنجەم و کۆتایی زنجیرەی سترێنجەر ثینگز ئەمەش تیزەر ترەیلەر بوو و فاینەڵ سیزن بەڵێ ئەڵێ نیوەی تەواوە نیوەی یەکەم مانگی 11 نیوەی دووەم مانگی 12 پەخشەکرێ و نیوەی ئاخیر لە پێما بێ شەوی سەری ساڵە بەڵێ شەوی سەری ساڵە بڵاوەکەنەوە و ئەوەش ترەیلەری یاخود باڵێن تیزەر ترەیلەری چونکە ترەیلەری کەمانە بێ ئەمە هەر تایتڵەکەشی بە تیزەر ترەیلەر کراوە وەکو پێم وتن تیزەر ترەیلەرێکی 2 دەقەوسی چرکەی زنجیرەی سترێنجەر ثینگز لێرەوە وا دیارە کە نازانم لەسەر زەخمەتیەکانی بەردەوامە بێ و ئەبێ بە زنجیرەیەکی زۆر 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 باش بۆ ئەگەر تا ئێستا بینەری سترێنجەر ثینگز نەبووی و تا ئێرەی ڤیدیۆکە هاتووی بینەری سترێنجەر ثینگز بە یەکێکە لە زنجیرە زۆر زۆر تایبەتەکان لای من کە بەڕاستی وەسف ناکرێ و هیوادارم بینەری بن. ئێستا ئەم ترەیلەرە کە من بینیم بەجدی زۆر زۆر دڵخۆشم لەبەری ماوەیەکی زۆرە چاوەڕێین و شتێکیان دروست کردووە زۆر کوالیتی بەرز زۆر کوالیتیەکی باشی هەیە و هەر دیارە ئەو لە سایە سا بێ زۆر زۆر مهم بێ. جەماعەت هیوادارم سەبسکرایب لەبیر نەکەن و جیاواز لەوە لەگەڵ هاوڕێکاتانە شێریکەن بۆ ڤیدیۆی زیاتری لەم شێوەیە. ئێوە خۆشەویستن تا ڤیدیۆیکە خواتان لەگەڵ.